مینەرانی گەلی کوردستان سڵایمەتان لێبێ خۆشحاڵم ئەم ئێوارەیە لەم ڕۆماڵە تایبەت بە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و لێکەوتەکانی ڕیفراندۆم لەگەڵتاندا دەبم. ئەمڕۆ 3 ساڵ تێدەپەڕێت بەسەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر لە ذهنی کۆمەڵانی خەڵکی کوردستاندا ڕۆژی بەرگری و قارەمانێتی پێشمەرگی کوردستانە بۆ پارێزگاریکردن لە کەرکووک و کەرکووکیەکان. لەگەڵەوەشدا نەیارانی پارێزەرانی کورد لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم دەستەواژەی خیانەت بۆ ئەو بەرگری یەکێتی بەکاردەهێنن. بە تایبەت ئەمڕۆ لە 3 ساڵی ڕووداوی 16 ئۆکتۆبەر سەرۆکی حکوومەتی هەرێم دەستەواژەی خیانەتی بەکارهێنا کە ئەمە ناڕاستەوخۆ یاخود ڕاستەوخۆ یەکێتی نیشتیمانی کوردستانی پێ تۆمەتبار کرد. لە یەکەم ساتی ڕووداوەکەوە یەکێتی با ڕەسمی و لە ڕێگەی میدیاکانەوە داوای لیژنەیەکی لێکۆڵینەوەی سەرتاسەری کرد لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و ئەوانی کە پەیوەستن بە 16 ئۆکتۆبەرەوە. بەڵام لە دوای 3 ساڵ تا ئێستا سەرۆکایەتی هەرێمی ئەو کات و پەرلەمانی ئەو کات و ئێستاش نەیانتوانیوە لیژنەیەک بۆ ئەو ڕووداوە پێک بهێنن. یەکێتی لە کەرکووک مایەوە و بەرگری کردتا ئەو کاتی نزیکەی 100 شەهیدیدا، بەڵام هیچ کامێک لە هێزەکانی دیکەی کوردستان کە ئێستا یەکێتی با خیانەت ناو دەبن هیچ شەهیدێکیان نەبوو، بەڵکو بە پێچەوانەوە ڕوبەرێکی فراوانیان لە خاکی کوردستان لە ڕۆژاوای کەرکووکەوە تا دەشتی نەینەوا و شەنگال پێشکەشی هێزە عراقیەکان کرد. لە دوای 16 ئۆکتۆبەر یەکێتی هەوڵیدا پارێزگارێکی کورد بۆ کەرکووک دابنێت تاوەکو بتوانێت ئەو مەینەتێ لەسەر شانی خەڵکی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستانە کەم بکاتەوە، بەڵام ئێستاشی لەگەڵا بێت هیچ هێزێکی سیاسی جگە لە یەکێتی ئامادەی سازش نەبوو بۆ دانانی پارێزگارێک. ئەمڕۆ کە یادی 16 ئۆکتۆبەر دەکەینەوە ڕاگەیاندنی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاگەیەندراوێکی بڵاو کردوتەوە دەقەکەیتان بۆ دەخوێنمەوە. لە ساڵیادی 16 ئۆکتۆبەردا سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدە قارەمانەکانی پارێزگاریکردن لە کەرکووک و خاکی کوردستان دادەنەوێنین کە بەگیانی خۆیان داستانێکی بەرزی بەرگریان تۆمار کرد و نەیان هێش چاواشەکارانی مێژوو لە هەوڵی زڕاندنی ناو خەبات و ڕێبازی پیرۆزیاندا خەونی نەزۆک بەدی بێنن. 16 ئۆکتۆبەر دەرەنجامی زنجیرەیەک پێشبینی هەڵە و بڕیاری نەخەمڵیوی سیاسی و استراتیژی بوو کە لە ڕیفراندۆمدا فۆرمەلە کرا و ئەنجامەکەی بە کارەسات بۆ دۆزی ڕەوای گەلەکەمان و پاشەکشێ لە دەستکەوتە گرنگەکانی هەرێمی کوردستان کۆتایی هات و دووبەرەکی و ئاژا و دۆڕانێکی گشتی ناوخۆیی بە دوای خۆی داهێنا. یەکێتی نیشتیمانی کوردستان بە بەرچاوڕوونیەوە لێکەوتە و مەترسیەکانی ئەنجامدانی ڕیفراندۆمێکی نەخەمڵیوی لەم جۆری لە کوردستانی عراق لە کات و ساتێکی ناوەختدا دەبینی و ڕای گشتی کوردستان و لایەنە سیاسیەکانیشی لە ئەنجامدانی هەڵەیەکی لەو جۆرە هۆشیار کردەوە. بەڵام هەندێک کەس و لایەن بێگوێدانە ئاکامەکانی هەنگاوی لەم چەشنا گوێیان لە ئامۆژگاری دڵسۆزان و وڵاتانی زلهێز و ئیقلیمی و پەیامی ئاشکرای نێردە دیبلۆماسیەکان نەگرت. بە تەنها ملیان نا نیوەی خاکی کوردستان و تەواوی دەستکەوتەکانی گەلی کوردیان بردە سەر هەڵدێرانێکی سەخت و ئەگەر بە وریایی فەرماندە مەیدانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان نەبوایە کەرکووک بەرەو وێرانی و خەڵکی کەرکووک بەرەو سەرگەردانێکی هەمیشەیی دەبران. فەرماندەی هێزەکانی هەفتای یەکێتی نیشتیمانی کوردستان بە بڕیاری لە ناکاو و دروستی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هێزەکانی دەوڵەتی عراق توانی ئەو بۆشاییە پڕکاتەوە کە لە ڕیزی پێشمەرگەی هێزە هاوپەیمانەکانی یەکێتیدا لە کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکان ڕوویاندا بوو. هێزەکانی ترکە یەکێتی نەبوون بەبێ ئاگادارکردنەوەی یەکێتی لە پاشەکشە و چۆڵکردنی هێڵی بەرگری سەنگەرەکانیان چۆڵ کرد. هێزەکانی هەفتا و سەرکردەکانی یەکێتی و ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێمیان با تەنها لە بەردەم لەشکری نابەرابەری هێزی هێرشبەردا بەجێهێشت. یەکێتی با بڕیارێکی لە خۆبردووانە ڕەفتاری لەگەڵ ئەم هەڵوێستە ناجوامێرانەیە کرد، قوربانی بە دەستکەوتەکانی خۆیدا تا دەستکەوتە گشتیەکانی خەڵکی کوردستان ئاوەدانی شاری کەرکووک و ژیانی کەرکووکیەکان بپارێزێت و ڕێگە نەدات ماڵ و حاڵی کوردانی خێرنەخۆنەدی و بێتە گۆڕەپانی شەڕێکی نەخوازراو. شەڕێک کە تا ئەمڕۆژ نەفەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی ئەو کاتی هەرێم نە پەرلەمانی کوردستان و نەهێشدام و دەستگایەکی تری هەرێمی کوردستان بەرامبەر سوپای عێراق بڕیاری بەرپاکردنی نەدا. بۆیە ئەمڕۆ گوتاری چاواشەکارانی مێژوو هەرچۆن بن هەمیشەیی نین و کاریگەری لاورەی کە سوکاری سەربەرزی قوربانیانی یەکێتی لە 16 ئۆکتۆبەردا ناکەن. ڕۆژێک مێژوو ئەم دوو هەڵوێستە جیاوازەی سەرکردایەتی ڕیفراندۆم و بەرگری پێشمەرگەکانی یەکێتی لە خاکی کوردستان هەڵاوێر دەکا و بە دادوەریەوە دەنووسرێتەوە.
ئەو کات ڕۆحی شەهیدەکانمان ئاسوودە دەبن و دادگای ویژدانی گەل بڕیاری یەکلاکەرەوەی خۆی دەدات. درود بۆ گیانی پاکی شەهیدانی 16 ئۆکتۆبەر و سەرجەم شەهیدانی بەرگریکردن لە خاکی پیرۆزی کوردستان، سەرشۆڕی بۆ چاواشەکاران و ئەوانش کە هەموو مێژویان خۆچەمانەوە بووە. ڕاگەاندنی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان 16 ئۆکتۆبەری 2020. لەم ڕووماڵە تایبەتەدا لەسەر کۆمەڵێ محور قسە دەکەین. یەک لەوانەیە کە زۆر جێگەی باسە قسەی لەسەر بکرێت بۆچی لە دوای 16 ئۆکتۆبەر بارودۆخی کەرکووک ئاسایی نەکرایەوە و پارێزگارێکی بۆ دیاری نەکرا. هەواڵ ئەحمەد ئەسکەری ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانم لەگەڵدایە. هەواڵ ئەحمەد سڵاوت لێبێ. با لەو دەستەواژەیەوە دەست پێ بکەم، ئێوە وەکو کەرکووک وەکو یەکێتیەکان بە خیانەتکردن تۆمەتبار دەکرێن. بۆچی ئەم دەستەواژەیە بەکاردێت؟ ئەوەی ڕوویدا لە کەرکووک پارێزگاریکردن بوو یاخود خیانەت؟ پێشەکی سەری ڕێزدانەوێنین بۆ شەهیدەکانی 16 ئۆکتۆبەر و ئەو ڕووداوی کە ڕوویدا بێگومان پێشینەی زۆری هەیە. گەر بگەڕێنەوە بۆ ڕووداوەکە و پێش ڕووداوەکە چی ڕوودا، ینی کە شتێک ڕۆدا بێگومان هۆکاری هەیە و خۆ ئامادەکردنی بۆ هەیە. خۆ ئامادەکردنەکە لەو دەستی پێکرد کە بەسەر کەرکووک بازیاندا چوون بۆ مووسڵ و مووسڵ ئازاد کرد، اینجا گەڕانەوە بۆ حەویجە دیار بووم بەس کەرکووکە و مەسلەی ڕیفراندۆمیان لەو کاتیا ئیسارە کرد کە نابایە بە هیچ شێوەیەک ئەو کاتە هەڵبژێردرێ بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم کە هەرچی ڕیفراندۆم مافێکی ڕەوای هەر نەتەوەیەکە کە ئازادی بخوازێ، بەڵام تەوقیتکردنەکە و هەڵبژاردننی تەوقیتەکەی شتێکی کارێکی زۆر خراپ بوو و ئەتوانم بڵێم ئەوە چووە قالیبی جۆرێک لە مەئامەرەوە کە ئەولایەنەی بە ڕیفراندۆم هەڵسا لەو کاتەیە دوای ئەوەی کە هەموو دۆستەکانمان تەکلیفیان لێکردین کاتی نییە حکوومەتەکانی دەوروبەر لەگەڵ حکوومەتی عێراقی هێزی کۆکردەوە بۆ ئەوەی کە بە دانووسان و بە قسە ناکرێ بە هێزی سەربازی بیکەن. تەمەن ئەمانە هەمووی زانراو بوو، ئەمانە هیچی ئەوە نەبوون کە نەزانرابێت و پێشتریش بۆ ئەچوو کە جۆرێک لە پلان هەبێت لایەنی کوردیش تایە بەشدار بن بۆ ئەوەی هەم کەرکووک لە دەست کورد دەربێنرێ لە ڕەنگە ئەو لایەنەوە بەسیەوە بوو کە بە حسابی خۆی یەکێتی نیشتیمانی کوردستان توش شکستەکە و تۆڵەش لە کەرکووکەکان نکاتەوە. ئەمە ئەو بارودۆخە بوو کە لە کەرکووکە لە کاتی 16 ئۆکتۆبەرە لە ئارادا بوو. دوایەوەی کە ڕووداوەکەش ڕوویدا ئەو کەسانی کە خۆیان کردووە پاڵەوانی بەرگریکردن لە خاکی کوردستان و جێگا لە شوێن زۆر جێگەی ڕایان کردبوو، بە هەمان شێوەی ڕاکردن لە کەرکووک ڕایان کردو یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزەکەی لە کەرکووک بەتەنیا هێشتەوە، بەڵام دوای ئەوەی کە زاندرا موامەرێکی گەورە لە ڕێیە و دۆستمان نییە لەو مۆزوعەیە، هێزی پێشمەرگە بەرگریەکی کرد لە بەرگریەکە قوربانێکی زۆریدا. تەنها پێشمەرگەیەکی نیشتیمانی کوردستان لەو ڕۆژا بوونە قوربانی، نەمان بینی فیشەچێک لەلایەن ئەو هێزانەوەی کە ئاسا ڕایان کرد و بیرەنەوتەکانیان بەجێهێشت، چۆن بە کاتێکا کە جێشی عێراقی شکا لە شەڕەکانی داعشە هەمویان دەست بەسەر کران و شێوە ئاش بەتاڵێکیان لێ کرد، ئەوان پەلەماری بیرەنەوتەکانیان داوەکو هەڵۆ ئەو بیرەنەوتانیان داگیر کرد و خشتیانە زێر کۆنتترۆلی خۆیانەوە. بە هەمان شێوەک لە کاتی هاتنی ئەو جێشەیە ئەوایە چەند تەقەیەکیان بکردە لەسەرەوە بیرنەوتانە، چووکە هەتا ئەوسا ئامادە نەبوون بە کەسی بدەن و ئەوان لەسەر بیرنەوتەکان بە مڕکی خۆیان نەزانی، هەتا ئامادە نەبوون هیچی تەسلیم بە حکوومەتی عێراق بکەن، تەنانەت بە خەڵکی کوردستانیش برێن ڕۆژانە چەند بەرمیل نەوت لەو بیرانە دەرەهێنن، ئەیان برد بە تاڵانی ئەیان فرۆشت لەو ڕێگە قاچاغانی خۆیانەوە. ئەوسا کەرکووک بۆ کوردستان بوو کورد بوو، بەڵام کە زانیان موامەرەیەک هەیە ئەوان خۆیان بەشێک بوون لە موامەرەکە، ئەویان بەجێهێشت و بەبێەوە یەک تەقە بکەن. باشە کە تەقە نەکرا دوو حاڵەت هەیە، یا ئەبێ ئەوانە ڕایان کردوێ دەبێ محاسبە بکرێن و ئەوسا کەش ئەو لایەنە بەرپرسی هێزی پێشمەرگەی کوردستان بووە. پارتی دیموکراتی کوردستان سەرۆکەکەی بەرپرس بۆ لە هێزی پێشمەرگەی کوردستان چەند کەسی لەسەرەوە محاسبە کرد، چەند کەسی سزادا لە کاتێکا کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە زاری هاوسەرۆک لاور شێخ جەنجێەوە داوای کرد کە تحقیقی لە مۆزوع بکرێ و هەموو کەسێک کە تاوانبار وێ لەو کێشەیە دادگایی بکرێ، بەڵام ئەوان نەک تحقیقیان نەکرد بەڵکو پاداشیاندا بەوانشی کە ڕایان کردبوو بە زیانیشت و باشە کە تحقیقیان نەکردووە. ئەوانەی کە ڕۆیون دوو حاڵەتیان هەیە، یا خەڵکانێک بوون بەزی بوون و ساحەکەیان ببێت تەقە چۆڵ کردو کە بێ محاسبە بکرێن، یا ئەوەتەن بە فەرمان ئەو شوێنیان چۆڵ کردووە. ئەمە گومانمان نییە بە فەرمان چۆڵیان کردوان،
خۆیان تەقیان نەکرد دەیانویست یەکێتی نیشتیمانی کوردستان بگلێنە شەڕێکەوە کە زەریری زۆر قورسی تیا بکە و ژمارەیەکی زۆر لە پێشمەرگە و کادیرەکانی شەهید بن ئەوە مەبەستی ئەوان بوو وەلایەنیشکە شەو دەیانویست تۆڵەیەک لە خەڵکی کەرکووک بکەنەوە کە دەنگکانیان بۆ ئەوان نەبووە ئەوە شتێکی بوو لە سەبەکانی بۆیە دەیانویست کەرکووک بخەنە بەردەمی وێرانەیەکەوە و شکستەکەشی بخەنە ئەستۆیەکێتی کە خۆیان نەئامادە بوون تەقەیەکی تیا بکەن و نەئامادەش بوون لە قوربانی لەسەر کەرکووک بدەن. بەڵێ هەڤاڵ ئەحمەد بابەتی گەرم لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر پرسی دانانی پارێزگارێکی کورد و لە پشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بۆ ئەو پارێزگایە بۆچی کورد نەیتوانی پارێزگارێک لە دوای 16 ئۆکتۆبەرەوە بۆ شارە دەستنیشان بکات ماوەیەکی بەسەر ڕۆیە بۆیە حەزەکەم ئەوە بڵێم کە منە و ساکە سەرۆکی فراکسیۆنی سەوز بووم لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئێمە ژمارەمان کە ئەوەی کە پێوترا لیستی برایەتی کەرکووک 26 ئەندام بووین دوو لە سەرسەی ئەنجومەنەکە بووین بە هەموو لایەکمان بەڵام ئەوانی کە چوبوونە دەرەوەی کەرکووک داوامان کرد کە بێنەوە بتوانین ئێمە پارێزگارمان نییە یا پارێزگارەکە بێتەوە دەوامی خۆی بکە یا ئەوەتە ئێمە پارێزگاری تر بۆ کەرکووک هەڵبژێرین کە ئەوە مافێکی خۆمان بوو بەپێی دەستوری عێراق بەپێی یاسای پارێزگاکانی عێراقی ئەنجومەنی پارێزگا بۆی هەیە ئەو پارێزگایە نییە تەمەەن ئەو برایانە کە بەداخەوە وەڵجاروەمان زانی ئەوە خۆیان نایەنەوە بەڵام دوای چەند پەیوەندیە کە لە ڕۆژ یەکەم و پەیوەندیمان پێوەکردن داوایکی برایانەمان لێکردن کە بێنەوە کەرکووک لەوێ پارێزگا هەڵبژێرین وتیان کەرکووک داگیر کراوە بەڵام لە کاتێکەکەوان کەرکووچیان بە داگیر کراوە زانی لە مووسڵ ئەندامەکانیان داوامیانە کرد و چوبوونەوە مووسڵ و هەموو ئەو فەرمانبەرانەیان سەرۆکی فەرمانگانی کە لە مووسڵ هەیەیان بچون داوامیان کرد و چوونەوە بۆ بەغدا و لەگەڵ حکوومەتی عێراقی کارەکانیان هەموو ئاسان کردەوە و هاتوچەیەکی بەردەوام هەبوو لە بینی قیادەکانی بەغدا و هەولێرە بەڵام ئامادە نەبوون ئەندامی ئەنجومەنەکانیان بنێرنەوە بیانویانە گرت کە گوایە لە نایەنەوە کەرکووک داگیرکراوە ئەم پێشنیارمان بۆ کردن بە بچین لە شوێنەکە تەنانەت بەس لیستی برایەتی کۆبێتەوە بۆی کە چارەسەرێک بدۆزینەوە واز لە حیزبایەتی بێنین خەریشی ئەوە بین کە بزانین میلەتەکەمان بەچی ڕزگارەکرێ پارێزگایەکمان هەبێت کە ئەم کابرایی کە بە وەکالەت پارێزگایە نەتوانێت بخۆی بەبێ هیچ جڵەوێک هین بکات تەراتێنی تیا بکە باشترە ئێمە کۆنتترۆلێک بۆ دابنین پارێزگایەک هەڵبژێرین بۆ کەرکووک ئەو پارێزگایە هەر کەسێ بێ و تەفاهمی لەسەر بکەین گوتیان نایەنە کەرکووکمان باشە وەرنە سلێمانی بۆ سلێمانیش ئامادە نەبوون بێن من باشە ئێمە دێنە هەولێر بۆ هەولێریش باشە لە شوێنە کابین لە کوێیا بین لە شوێیا کۆنەبینەوە یعنی هەموو جارێ عرقلەیەکیان دروستە کرد آخر جار تاون دوای چەند پەیوەندیەک آخر جار کە بەندە و دوو هەڤاڵی ترمان کە یەکیان برایەکی خۆشەویستە لە کەرکووک ئەویش کاگاوت محەممەدە وە کەسایەتێکی بێلایەن ئەندامی ئەنجومەنی پارێزگا بوو لەگەڵ هەواڵێکی ترمان بناوی کاگازات جەباری وتمان ئێمە ئەچین بۆ لایەن لە جێگایەک بن ئەچین بۆ لایەن ئەگەر لە مقڕەکانی خۆشیان بن لە هەولێر ئێمە ئامادەی بچین لەوێ لەگەڵیانە کۆبینەوە بەڵکو قەنەعەتیان بکەین ئەمەخوایە بێنەوە کەرکووک و بتوانین ئەو پارێزگایە دابنین بەڵام دوایەوەی کە این بوو زۆر لە هەواڵەکانی ئێمە دەیانگوت مەچین هیچ سوودی نییە چووکە لەبەرەوەی ئەوان ئەمری حیزبی جێبەجێکەن قەنەعەتمان نەبوو چوینە مقڕەکەیان لە ئەوساکە لەگەڵ ڕێبوار تاڵەبانی بە وەکالەت ئەو ئەنجومەنەی کە جاران بەڕێوا برد مقڕەکەی برد بۆ هەولێر چوینە ئەوێ بارەگایکی لە ئەنجومەنی پارێزگای هەولێرە کردبووە لەگەڵیان دانیشتین بە وجودی هەردوو ئەندامی یەکگرتوش کە کاک برایم خەلیل و جوانەخان بوون ئەوانش بەشدار بوون ئەوانشیان ڕێیان وەکو ڕێی ئێمە بوو کە بگەڕێنەوە کەرکووک و هەموو بەیەکەوە کەرکوچیانە بیر لە مەسلحەت و بەرژەوەندی شارەکەمان بکەینەوە بەڵام بەداخەوە ئەوان هەر رازی نەبوون و لە ئاخر شت پێیان گوتین کە ئەوان لەژێر فەرمانی پارتیان پارتی رازی نابێ بچوونەوە لەوایە تێگەیشتین کە ئەمرەکە لە سەرۆکی پارتیەوەیە لە قیادی پارتیەوەیە کە ناهێڵێ ئەندامەکانی بچنەوە کەرکووک بۆ ئەوەی پارێزگا بۆ کەرکووک دانێن و ئەمە لێرەیە دەرکەوت کە ئەوان مەبەستیان ئەوەیە کە وەزعی کەرکووک گەوا بمێنێتەوە ئەو پارێزگایی کە باوکالەت لەوێ هەر لەوێ بمێنێ بۆی بتوانێت تعریب بکە بتوانێت شتی نابەجێ بکە پارێزگارە لێ بمێنێتەوە بەڵێ بۆدا تێنەگەشتم چمە بەستێکە بوو لەوەی کە ئاماژت بۆ داکە و تەنها بۆیە ئەگەر پارێزگایکی کورد بێ ڕەنگە لە پشتی ئەوان نەبێ پشتی یەکێتی بۆ لەوە پێشتر ئەگەر ئەوە دەستکەوتێکەوە دەست یەکێتێکەوێ بە حسابی خۆیان بەو شێوەیە هینەکەن یان کەرکووک قانجازێکی پێگا کە ئەوان نایانەوە قانجازی پێ بگا بۆیە ئامادە نەبوون
تەنها یەک ئەندامیان بنێرنەوە کە گوایە کەرکووک داگیر کراوە ماڵەکانیان داگیر کراوە بەڵام لە کاتێکا کە ئەبین ئێستا تا ئێساش بە بەردەوام چەند ئەندامی چەند ناو کەرکووکان تەنها بۆ ناو پارێزگای کەرکووک ناهاتن لەگەل ناو کەرکووک وجودیانە بۆ ئەسوڕانەوە ناو کەرکووک زۆر ئازاد بوون و کەسێکی پێ نەگوتووە بەڵام دیار بوو کە ئەمرێک لە قیادی حیزبەکەیانەوە هەیە بۆی کە بەشداری لە کۆبنەوەکانی ئەنجومەن نەکەن و نەبنە سەبەب بەوەی کە پارێزگارێکە بژێری ئێمە چوین ماوەی زیاتر لە 2 ساڵ داواممان کرد لە شوێنی کۆبنەوەکانی مەجلیس و ئیشوکارەکانمان بەڕێ کرد بەڵام ئەوان ئامادە نەبوون بۆ تەنها جارێکیش بێن هاوکاریمان بن لە کاتێک ئەحمەد ئاماژەت بۆدا کە جەنابەت ئەندامی وەفدی دانووسانکار بووی ئەرقەلە هەبوو کە بۆ دانانی پارێزگار پرسیارەکە ئەوەیە ئەو ئەرقەلانە ئەو ڕێگریانەی کە باسییانە کرد لە ڕووی منطقەوە منطق بوون بۆ گوێگرتن ئەبوون هیچی منطقی نەبوون مەسەلەن من داوایەوەمان لێکردنمان خۆ ئێمە میلەتەکەمان هاوبەجێ نایڵن ئێمە خەواتی نێنیمان کردو کاتێکا کە بەعز لەوێ بووە وەک کادیر لە ناو خەڵکەکە خۆمان نبووین لێمان گیراوە لێمان شەید کراوە زیندانی کراوین بەس کەرکووکمان بەجێ نێشتەوە ئێستا بە چه حەقی کەرکووک بەجێ بێلین لە کاتێکا ئێمە لەگەڵ ئەو حکوومەتی عێراق دەستورێک کۆمانەکاتەوە ئەگەر مەسەلە داگیرکردنە هەموو عێراق لەژێر کۆنتڕۆڵی حەزی شعبی و جێشی عێراق و پۆلیسی اتحادیایە کەواتە ئەی بۆ مووسڵ ئەندامەکانتان نەچنەوە مووسڵ و لە ناو ئەو ماوەیە ئینیان هەڵبژارد پارێزگاریان بۆ مووسڵ هەڵبژارد و بە دەنجی ئەو هەواڵانی پارتی بوون لە مووسڵ کە پارێزگاری نینەوە دانرا ئەی باشە بۆ بە کەرکووک جایز نییە و بێنەوە ئەو بکەن بەس دەوان حەشتی شعبیان بۆ دانی کە گوای ئەمە داگیرکەرە بەڵام لە مووسڵ داگیرکردی شنگال لە شنگالیش بە هەمان شێوە ئەیانگو داگیرکەرە بڵام دوای لەوێ داگیرکەر نەبوو بڵام دایانێنا لە کەرکووک لەبەرەوەی دەسەڵاتەکە ئەوان نەماوە یا سێتەران بەسەر بیرنەوتەکانە نەماوە ناوی داینیان لێنا داگیرکردنیان لێدا ئەتوانین بڕێنەمە ئەزیندایەک بوو ڕەنگە لایەنێک لێی بەرپرسە کە لایەنی کوردیە لایەنەکانی دەرەکیش دەوڵەتەکانی دراوسێش خواستیانەوە بوو کە پارێزگایدان ئەندرێ بەڵکو ئەم پارێزگایی کە بە وەکالەت کە تەمسیلی سونەی عەرەبیەکە و بە شێوەیەکی زۆر نابەجێ یاساکان جێبەجێکە چاوپۆشی لێ بکەنەوە بمێنێتەوە باشترە لەوەی کە پارێزگایەکی کورد دابدرێ لەو جێگایە خزمەتی کورد بکە و سەر بەوان نەبێت. هەواڵ ئەحمەد ئێوە ئێستا کە بەتەنیا ماونەتەوە لە پرسیدانانی پارێزگارێک بۆ کەرکووک وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان پلان و پرۆژەتان چییە؟ پرۆژەمە زۆر محاولەمان کرد لەگەڵ هەموو لایەنە کوردستانی یعنی ئێستاش جێگەی خۆیەتی ئێمە برێن برایانی یەکگرت و سێ کادریان هەبوو یەکیان نهاتەوە و هەر لە هەولێر تا ئێستا دانیشتووە خەڵکی بەخایی نەزانی بڵام خۆی لە هەولێر دانیشت و شارەکەی بەجێهێشت بوو ئامادەن و دەسەڵاتەکەش تەسلیم کراوەش ڕێبوار تاڵەبانی بوو بەشی دووەمەکەی کەشیان کە دوو ئەندامیکەیان بوون لەگەڵ ئێمە دەوامیان کرد تا ئەو ڕۆژەی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق هەڵپەسێرا و ئێستاش ئەوان هەر لە کەرکووکن و هەر بەردەوامن لەوەی کە ئامادەن بوو هەر کاتێکە و پارێزگایانە ئەگەر ئەنجومەنەکان بگەڕێتەوە بچن بۆ چارەسەرێک بەڵام لە 26 یانزەی 2019 ئەنجومەنی پارێزگاکانی عێراق هین کە حەل کرا یا بڵێن هەڵپەسێرا کەواتە ئەو دەسەڵاتەی کە کورد لە 26 ئەندامەکە هەیبوو بەو یاسایە ئەوەش سەر کرا ئەوەش نەما بڵام هەتا ئەوسا زۆریان ڕجالێ کرا زۆر قسەیان لەگەڵا کرا تەنانەت ئاخر جار لیژنەیەکیش پێکێنرا سێ کەس لە لایەنی یەکێتی و سێ کەسیش لایەنی پارتی کە بەڕێزان خالید شوانی ئەوساکەی سەرکردایەتی بوو لەگەڵ ئومێد خۆشنا لەگەڵ یەکێکە لە پارتیە کە هاتن بەڵێ لەوێ مانەوە عنی هاتن ئێمە دوان لە یەکێک لە لق و یەکێک لە مەڵبەند لەگەڵ ئێمەش دوو ئەندامی ئەنجومەن دەوایەتیا بووینە بەڵام ئەوان ئەندامی ئەنجومەنیان دانێنا لەوێ پشتیوان عەبدوڵایان هێنا دایاننا چوینە بەغدا قسەمان کرد کە ڕێکەوین لەگەڵ لایەنی عەرەبی تورکمانی بۆی پارێزگارێک دابنین بەڵام ئەوە بوو کە هەر کەم تەرخەمیان تیا کرد هەر خاوەخاویان تیا کرد تا گەشتە و حاڵەتی کە ئەنجومەنەکە حەل کرا و نەگەشتینە ئەو ڕێکەوتنەی کە بچینەوە کەرکووک و تا ئێستاش بۆ پرسی پارێزگای کەرکووک کە لە ڕێکەوتنی یەکێتی پارتیا هاتووە یەکێکە لە خاڵە گرنگکان کە دەبایە یەکێتی پارتی بە یەکەوە لەگەڵ جەنابی کازمیان قسە بکەن بۆ دانانی پارێزگایەکی کورد بۆ کەرکووک بەڵام تا ئێستا ئەو خاڵە لایەن پارتی دیموکراتی کوردستانەوە جێبەجێ ناکرێت. ئەگەر ئەو تا و کاتەی بارودۆخەکە بۆ جۆرە ئەبێ کە پارێزگارێک دیاری بکرێت ئێوە وەکو یەکێتی چی بۆ کەرکووک دەکەن؟ ئێمە وەکو کادیرەکانمان وەکو ئەندامەکانمان لەگە خەڵکی کەرکووکات ئێمە کە ئاعازش درراوە کە شەڕ نەکری و پێشمەرگە بەجێ بێن لە بەرخاتی خەڵکی کەرکووک بۆ گەرێمە هێزێکی بەتوانانین پێشمەرگەکانمان کادیرەکانمان لەو خەڵکانن کە
لە بەرگریەکانە ئیسپاتیان کردووە لە شەڕەکانە کە ئەتوانن چەند شەڕکەرێکی جوامێرن و ئەتوانن قوربانی بدەن. بەڵام لە پێناوی خەڵکی کەرکووکە ئەگەر کشابێتینە ئەوەیە بڵام دوای چی دوای ئەوەی کە شەڕێکرا شەڕێکی نابەرامبەر تەنها زاندرا کە قوربانیەکان ئەبێ لە هێزەکانی پێشمەرگە بێت چونکەوان کەرکووکیان بە تەواتی بەجێهێشت بوو دوای زیاتر لە 40 شەهید ئێمە لە کەرکووکە کە جانی پیرۆزیان سپارت کەرکووک بەجێهێشتداوە لە پێناوی ئەوەی خەڵکی کەرکووک جاریشکە ئاوارە نەبێتەوە جاریشکەی کە لەو شارەکەی خۆی دروست دەبێت و شارەکەی وێران نەبێ ئەوە دیمان مووسڵ چی بەسەر هات کە ئێستا دەیانوێت شنگاڵ و مووسڵ چی بەسەر دەیانویست کەرکووکی جوای لێبێ بۆی خەڵکی کورد نەتوانێت جاریشکە بگەڕێتەوە کەرکووک پێم وایە زیندایەکی دەرەچی لەنەوە بوو هەندێ پارتی تونڕەوی عەرەبیش لە پشتەوە بوون موامرەیەک بوو بەداخەوە لایەنی کوردی شتیایە بەشدار بوو و ئەوەش کە ڕیفراندۆمەکەی کرد بیانوێکیاندا بەدەستەوە کە ئەو کارە ئەنجام درێ ئەوان باویستی ئەوانمان نەهێش جێبەجێ بێ ئەویش ئەوە بوو کەرکووک کۆمەڵێک کوردی ئاوارەی تیا بوو گەڕاونەتەوە کە ڕەنگە تا ئێستا خانوەکانیان تاپۆ نەکراوە و ئەگەر ئەو خانوانە بڕ و خەنرایەوە بهاتنا دەروی کەرکووک زۆر زەحمەت بوو ئەگە چەند ڕێگەیان بدەن بچنەوە لە کەرکووک لەسەر ئەو خانوانە نیشتە جێبن بەناوی ئەوەی کە گوایە خانوانە خانووی بێ تاپۆن و ڕەنگە کۆمەڵی زیانی کەش بکرایە بڵێ ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس ڕووماڵە لەگەڵماندا بوویت هەر لەم ڕووماڵە هەواڵ فریال عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێرەوە لەگەڵماندایە هەواڵ فریال ئێوارە و باش ئەمڕۆ لە بەیاننامەکەی مەسئول بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەستەواژەی خیانەت بۆ 16 ئۆکتۆبەر بەکارهێنرا ناڕاستەوە خۆ تۆمەتەکەی خستە پاڵ یەکێتی ئێوە وەکو یەکێتی هەڵوێستان چێ لە بەرامبەر ئەو دەستەواژەیە ئێوارە باش کاگ یوسف سلااو لە بینەرانی کەناڵی گەلی کوردستان بەداخەوە بۆ ئەو وتەیەی کاک مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت کە من بۆ خۆم وەکو هاوڵاتێکی ئەم کوردستانە وەکو کەرکووکیەک چاوەڕێی ئەوەمە کرد بە ناوی سەرۆکی حکوومەتەوە داوای لێبوردن لە خەڵکی بە شەرەفی کوردستان بکە لەبەر ئەو فەشەلی حکوومەتەی کە هێناوێتی لە حکومڕانی کە کردوێتی و کە موتەی خەڵکی بڕیوە و فەشەلی سیاسەتی اقتصادی هەرێم و فەشەلی ناشەفافیت لە داهات و لە خەرجی بە تەواوی فەشەلی حکومڕانی باز بکەین لەر دەبووە داوای لێبوردنی لە خەڵکی کەرکووک و ناوچەدابڕێراوەکان بکردایە داوایە دەبوایە بە ناوی سەرۆکی پارتی کە باوکی جەنابەتی داوای لێبوردنی لە خەڵک کردایە چونکە 16 ئۆکتۆبەر لێکەوتەی ئەو ریفراندۆمە نامەدروسەیەکە کرا لێکەوتەی ریفراندۆمێکە کە نەزانینی نیشتیمانی لەبار بوو بۆ ئەوەی بکرێ کە دەبواە کوت لە عێراقیەکان و حکوومەتی عێراقی رازی بوونە و نەزەمینەیەکی ئەقلیمی لەبار بوو کە وڵاتانی ئەقلیمی دەبواە پاڵپشتی و پشتیوانی ئەم ریفراندۆمە بوونە و نە تەنانەت وڵاتانی دەرەوە وڵاتانی ئەوروپا ئەتیحادی ئەوروپی یا ئەمریکایەکان هیچ وڵاتێک پشتیوانی کورد نەبوو من نازانم سەرۆکی ئەو کاتی حکوومەتی هەرێم پاڵپشت بە چ بنەمایەک پاڵپشت بە چی هیەزێکی نەبینرا و توانی ئەم مجاسەبێ بەم خەڵکی کوردستانە بکە و بە تایبەتیش بە شاری کەرکووک چونکە شاری کەرکووک زۆر تایبەتمەندە ناوچەدابڕێنراوەکان زۆر تایبەت بوون و هەموو کادیرەکان و جەماوەری کەرکووک لەگەڵ ئەویانە بوون بەڕاستی ریفراندۆم بکرێ ئەمە تەنها مزایەدەیەک بوو بەڕاستی خاکفرۆش من ئەپرسم خاکفرۆش ئەو کەسەیە کەوا نەیهێشت کۆمەڵانی خەڵک بکوژرێن نەیهێشت خەڵکی بە شەرەفی کوردستان بکوژرێ بۆ نمونەوانی کەوا لە ناو شار بوون پێشمەرگەیە کە چەکی پێبوو بەبێ ئەوامر دانیشێ بکوژرێ بەرامبەر بە هێزێک کە دەیان و سەدەها دەبا بە و هێزی چەکداریان لەگەڵا بوو بەبێ بەرنامە شەڕیان لەگەڵا بکات ئەوهم پێشمەرگەیە بەکوژ بدا و خێنەکەی کێ باجەکەی ئەدایەوە چێ ئێستا ئاور لەو هەموو خەڵکە ئەداتەوە کە ئەوها بەبێ باوک کەوتن شەهید بوون بەڕاستی خیانەتکاران ئەو کەسانن کە دەستی ڕژێمی حکوومەتی عێراقیان کرد لە 31 ئابدا لە 96 هەستان لەگەڵ حکوومەتی عێراقیە بەبان پشتی دەبابەکانەوە هاتن بۆ هەولێر کە ئەو کات هەولێر و هەرێمی کوردستان ناوچەیەکی ئارام بوو لەژێر چاودێری مادەی 688 نەتەوەیە گرتوەکان بوو مەجلیسی ئەمن بوو بۆ کە ناوچەیەک بوو مەمنوع بوو هێزەکانی عێراق تەیە بفرن بەڵام پارتی دیموکراتی کوردستان لە پێناو دژایەتیکردن و شەڕکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان
کوردستان لەو ناوچەیە هەستا لەبان پشتی دەبابەکان هەولێری دارگیر کرد بە زەبری هێزیەکێتی دەرکرد و جگەلەوە نەگێکێتی چەندین و سەدان معارەزی عێراقی بەکوشتندا من لە هاوڵاتیانە پرسم ئایا ئەمە خیانەتە یا ئەوە خیانەتە کە تۆ نەهێڵی خاکەکەت بەو شێوازە دارگیر بکرێت لەلایەن ڕژێمەوە یا نەهێڵی خەڵکەکەت بکوژرێ خەڵکی بێدیفاعی شاری کەرکووک کە چەندین ساڵێکێتی نیشتیمانی کوردستان تەسحی داوە لە پێناو ئازادکردنی و لە پێناو پارێزگاری لێکردنی لە پێناو ئەو دەستکەوتانەی کە هەی بووە. بەڵێ ئێوە وەکو یەکێتی بەرەی کەرکووک و کەرکووکەکانتان هەڵبژات پرسیارەکە ئەوەیە لە 16 ئۆکتۆبەردا ئێوە زیانتان لێ کرد یاخود سوودتان لێبینی کە بەرەی کەرکووکەکانتان هەڵبژاردووە؟ ئێمە ئەوە ئەنجامەکان پێماڵێن ئێمە زەرمان نەکردو کە کەرکووکیەکانمان بەجێ نەهێشت و خەڵکی شاری کەرکووک بە هەموو پێکهاتەکانی ئەزانن وەسایش یەکێتی نیشتیمانی کوردستانەکەن جگە لەلایەنێکی تایبەت کە پارتی دیموکراتی کوردستانە بەداخەوە ئەوێ بە کەرکووک و یەکێتی با بڵێن یەکێتیەکان بە خائین و بە خیانەتکار دائەنێ. هەواڵی بەڕێزم کاگەحمەد پێشتر لە بەرنامەکە ئاماژەی پێکرد کە ئەوان ئامادەن بچن مووسڵ بە دارگیرکەردانانێن شنگال بە دارگیر کاردانانین کە هێزەکانی حکوومەتی ئیتیحادی گەڕاوەتەوە ئەوێ و ئەو هێزانی کە گەڕاونەوە ناو کەرکووک کاگ یوسف هەموو هێزی حکوومەتی ئیتیحادی و حەشدی شعبیە کە ئەمانە ئێمە سەر بە عێراقین بە تایبەتی کەرکووک بەشێکە لە عێراق ئێمە هەوڵ ئەدەین بۆ بە کوردستانیکردنی شاری کەرکووک بەڵام ئێمە قوارەیەکین زۆر حسابێکی تایبەت بۆ کەرکووک ئەکرێت نابێ مجازەفە بە خوێنی خەڵکۆ بکەین لە پێناو هەندێک شیعارات بۆ دانانی هەندێک فەشەلیا بۆ دانانی هەندێک فەشەلی حکومڕانی و دانانی کۆمەڵێشتی تر کە دەبواە زیاتر و باشتر و ورتر بە تایبەتی ئەو ریفراندۆمی کە کرا لێ بکۆڵنەوە بزانن باجەکەی چییە بیکەین چییە کاتەکەی چییە ئەمە معنای ئەوە نایە یەکێتی نیشتیمانی کوردستان کە دژی ئەوەیە کە ریفراندۆم یا بڵێن سربەخۆیی بۆ کوردستان بێتە دی بالعکس ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستان تەسحی داوە لە پێناو خاکی کوردستان و گەلی کوردستانە تەحەداکەم هیچ حیزبێکی تر ئەوەندە تەسحی نەدابێ و مافی چارەی خۆنووسین یەکێکە لەو دروشمە هەرە سەرکیانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵی گرتووە بەڵام ئێمە ئێستا لە ژێر با بڵێن لە ژێر هەمان دەستوری عێراقین و هەرێمی کوردستان قوارێکە اعتراف پێکراون لایەن حکوومەتی هەرێمی کوردستان و قەت نەبووە لەو وەختە مجازەفە بەو دەستکەوتانی یەکێتی با بڵێن کەرکووک و کوردستان بکرێ بە تایبەتی ناوچە دابڕێنراوەکان دیارە ئەمە بە بەرنامە و بە پلانێکی وڵاتی ئەقلیمی بووە و زۆر کەسیش دەستی تێدا هەبووە بۆیە پێویستە هەروەکو یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن داوای کرد کە بێن لیدنەیەکی تحقیقی بکەن لە شنگالەوە هەتاوەکو مندەلی با بێن تحقیقکەن لیدنێکی بێلایەن حەزەکەن لیدنەیەک بێ با لە وڵاتانی تر پێک بێت با بێن با پارتی هەر خۆیان بنبێن ئەو لیدنەیەدا بنن بزان چێ خائینە چێ دەستی هەبوو لە ڕادەستکردنەوەی کەرکووک تۆ کە هێزەکانی کە سەر بە ئەو لایەنە سیاسیە بوون کە پارتی دیموکراتی کوردستانە ئەو میحوەری کە سەر بەوان بوو من باشم بیرە میحوەری 5 کە کاکەماڵ کەرکووکی سەرپەرشتێ کرد کە لە لای معسکەر خالیت هەتاوەکو پردەکەی پردی عایدی ئەوان بوو ئەی بوو ئەوان ڕایان کرد پێش خەڵکەکە تاقە هێز کە مایەوە لەوێ یەکێتی نیشتیمانی کوردستان بوو چل پێشمەرگەمان شەهید بوو لەوێ لەوایکی موحەدا بوو ئەو کاتە ئەوانە چەندین پێشمەرگەیاندا شەهیددا یعنی ئەگەر بەهات بایە و مقاومەی ئەو هێزەنا بەرابەرەیان کردایە باورت بێ زۆرترین خەڵک شەهیدە بوو و زۆرترین هاوڵاتی ئەبوو بە قوربانی و دەربەدەر ئەبوو هەروەکو ئێستا چەندین و ڕەنگە سەدان یا دەیان هاوڵاتی کە دەربەدەر بوون بۆیتەوە ئینتیمایەکیان هەیە بۆ پارتی دیموکراتی کوردستان بە تەحدید یا چەند حیزبێکی دیکە بۆیە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە خائین نین با بێن مێژوو شایەدا ئەوەی کە کرا لە کەرکووک لە پێناو پاراستنی سەقامگیری و ئاسایشی کەرکووک بوو لە پێناو ئەو بوو کەرکووک وەکو شنگالی لێنێ دەبواە بێن داوای لێبوردن لە خەڵکی شنگال بکەن کە 5,000 ژن و مناڵ و دایکران بە کەنیسکەدران بەدەستی داعشەوە ئەو کاتە خیانەت کرا هەواڵی بەڕێزم کە لە 2012 خەندەق لە پردێ و شێراوە لێدرا کەرکووک جیا کرایەوە با خەڵک ئەو مێژووی لە بیر نەچێ خەڵک ناتوانرێت چاواشە بکرێ کە کێ خاک فرۆشە بۆ باندانی ئەو غەڵەتە گەورەی کە کرا ئەویش ریفراندۆم بوو بەداخەوە. بەڵێ هەواڵ فریال لە 16 ئۆکتۆبەردا یەکێتی بەتەنیا مایەوە پرسیارەکە ئەوەیە بە تەنیا توانیتوانە ئەو قورساییە بگرنە دەست کە دەبوو هەمووی ئەزە کوردستانیەکان لە ناوچە کوردستانەکانی دەروی هەرێمی کوردستان بەرپرسیارەتیان بگرتایەتە دەست و ئەو قورسایە پێمە بە تا ئێستاش بەردەوامە؟ ببوورە زانی من دەگەکە کەم دێگە دووباری کەیتەوە کاکە. بەڵێ
ئەڵەم لە 16 ئۆکتۆبەر یەکێتیان بەتەنیا هێشتەوە لە کەرکووکدا بەتەنیا وەکو یەکێتی توانیتان ئەو قورساییە بگرنە ئەستۆکە تا ئێستاش بەردەوامە؟ ئەزانی ڕاستێکێتی نیشتمانی کوردستان بە تەنیامایە واشانی داوەتە بەڵێ بەر ئەو قورساییە بەڵام ئێمە ئەو کاتە کە پارێزگاری کەرکووکی بوو دوای ئەوەی کە پارێزگارێکی تردانراوە کە لە کیانی عەرەبیە بەداخەوە لەبەرەوەی پارتی ئامادە نەبوو بگەڕێتەوە ئەنجومەنی مەحافەزە بۆ ئەوی پارێزگارێکی کووردا بندرێ و ئەو پارێزگارش کە لە پشکی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بەڵێبارێکی زۆر قورسە ئێستاوە هەموو ئەبینن پارێزگارە دەستی کردووە بە سیاسەتی تعریب بەهێنانەوەی خەڵکیە کە پێشتر لە ناو کەرکووکە سەدام حوسێن هێنابیانی ئەوەی کە پێیانمانەوە 10,000 ئێستا ئەوانە پاش وەرگرتنەوەی قەرەبوو دووبارە هاتوونەتەوە بۆ ناو کەرکووک بەڵێ ئەرکێکی قورسە و پێویستە محافزی کەرکووک ئێمە دابنیشین محافزیەکی تازە دابنین کە کورد بێ و بتوانین ئەو ئەرکە قورسەی کە لە سەرمانەیەکێتی نیشتمانی کوردستان وەکو خۆی ئەو ئیدارانی کە بەدەستێوێتی کەم تەرخەم نەبووە دیارە پێویستمان بە ئەوەی زیاترە کە بتوانین ئەو هەمومان ئەو کوردانی کە لەوێن پارتە سیاسیەکانی تریش لەوێن ئێمە شانی بدەینە بەر بە تایبەتی ئەرکە قورسەکە کەوتۆتە سەرێکێتی نیشتمانی کوردستان لە کەرکووک ئەوە خەڵکی خۆی شاهێدی ئەو مەسەلێن و هەروەها چەندین کادری تری پارتیمان هەیە شاهد حاڵی ئەوەن کە ئەوەی لە شارەکە ماوەتە یەکێتی نیشتیمانی کەرکووکە و ئەوەشی کە ماوەتە لە ناو شارەکە ئەوە خاوەنی شاری کەرکووکە و خاوەنی قەزیە کەرکووکە. بەڵێ هەواڵ فریال لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراقدا دوایین جار ئێوە بەشداریتان کرد پارتی دیموکراتی کوردستان بایکۆتی کرد ئەمە کاریگەری لەسەر پرسی کورد لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان هەبوو و ئێستا ئامادەکاریەکری بۆ هەڵبژاردننی پێشوەختە لە عراقدا؟ بەڵێ بە دڵنیایەوە بەڵام ئەوان نەهاتن بەشداریان نەکرد ئەوتانێ دەرکەوت لە کۆی 12 کورسی 6 کورسی بەدەستی کورد هاتووە یعنی دەنگی کورد لەوێ لە شارەکەی کە ئەوانش نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستانن بەڵێ ئێمە بە تایبەتی ناوچە دامڕێنراوەکان سەبارەت بە کوردەوە تا چەنێ یەک و یەکگرتوو بین ئەبێ ئێمە کوردایەتی بکەین لە ناو شاری کەرکووک بەڕاستی نابێ ئێمە حیزبایەتی بکەین لەو شارە بەڵام بەداخەو ئەڵێم کە ئەو لایەنە بایکۆتی هەڵبژاردنەکانی کرد لەگەڵ ئەوی بایکۆتیشی کرد بەڵام ئێمە توانیمان خۆشبەختانە وەکو کورد و وەکو یەکێتی 6 نوێنەر بەدەست بێنین لە پەرلەمانی عێراق دوایی خاڵێکە لێرە بڵێم کە پارتی دیموکراتی کوردستان هەر بە سەراحەت با بڵێن عێراقی بە داگیرکەر و بە دژمنکاردان ئێوەتە بەشداری هەڵبژاردنەکانی کرد لە هەولێر و لە سلێمانی و لە شارەکانی تر کە دەبواە بەڕاستی لە ناو کەرکووک بەشداری هەڵبژاردنەکانی بکردایە. بەڵێ بۆ هەڵبژاردننی پێشوەختەی عراق ئەم بایکۆتکردنە کاریگەری دەبێت؟ طبعا ئەگەر بێت و بە یعاز بە خەڵکی بڵێن دەنگ مەدەن و نەڕۆن مقاتعی دەنگکان کە و گەورەترین خیانەتە ئەوە خیانەتە کە تۆ بە کورد بڵێ مەچۆ سەر سندوقەکانی دەنگدان چکە یەک دەنگی کورد کاریگەری هەیە بە تایبەتی لە دوای ئەم گۆڕانکاریی پرۆژەی با بڵێن یاسایی هەڵبژاردنەکان دراوە دەبێ هەموو کوردەکان هەن بدەی زیاتر بڕۆن بۆ دەنگ بدەن و دەنگی خۆیان بدەن بەو کەساتیانی کەوا سبێ ئەبن بە نوێنەریان بەبێ جیاوازی حیزباتی ئێمە هەوڵدەین دەنگ بدەن بە نوێنەرە کوردەکانمان کە شایانی ئەوەن سبەینە نوێنەراتیمان بکەن لە پەرلەمانی عێراقدا بۆیە نابێ خەڵک بەڕاستی گوێ لەوە بگرێ ئەگەر بێت و لایەنێکی دیاریکراوە پێیان بڵێ مەڕۆنە سەر سندوقەکانی دەنگدان چونکە ئێمە لەوێ چەندێ دەنگ بێنی لە قازانجی میلەتی کوردە و لە پێناو قازیە کورد و کەرکووکدایە. بەڵێ ئێوە پلانتان چییە بۆ هەڵبژاردننی پێشوەختە هەرچەندە کاتیشی زۆر ماوە وەکو وێکێتی چۆن بەشداری یەکەن چۆنەتانەوێ کۆمەڵانی خەڵکی کەرکووک نەتەوە جیاوازەکان بەشداری پێ بکەن لەو پرۆسە گرنگەدا؟ بەڵێ دیارە ئێمە دەستگای هەڵبژاردنمان هەیە بەڵام تاوکو ئێستا بزەبت من ڕاستەخۆتیە مەکتەبی هەڵبژاردن وەڵامی ئەو بداتەوە بەڵام ئەوەی کە بەرنامەی یەکێتیە ئاراستەکردنی هەموو خەڵکە بۆ چوونە سەر سندوقەکانی دەنگدان بە تایبەتی کورد و پێکهاتەکانی تر بتوانین وایان لێ بکەن کە دەنگ بدەن بە نوێنەرەکانمان بە دڵنیایەوە خەڵکانێکی باش و کەساتی باش هەڵدەبژێردرێن کە بتوانن نوێنەراتی کورد بکەن و ناو یەکێتی نیشتیمانی کوردستانیش نوێنەراتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی کە گرینگە بەلای یەکێتیە وا بکەین کورد بە تایبەتی بچێ دەنگەکانی خۆی بدا و ممارەسێ ئەو مافە دیموکراسی بکە لە کەرکووک.
هەواڵ فریال عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس کە لە هەولێرەوە لەگەڵماندا بوویت. دەگەڕێینەوە سلێمانی و هەواڵ فامی بورهان بە هەمان شێوە ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانم لەگەڵدایە هەواڵ فامی ئێوارە و باش لە دوای 3 ساڵ 16 ئۆکتۆبەر وەک ڕووداوێک تەماشای بکەین و جای بکەینەوە لە ڕیفراندۆم یاخود ئەو دوانە دوو ڕووداون پێکەوە گرێدراون. ئەم کاتتان باش بەنای خی گەورە بە بێگومان ڕیفراندۆم و ڕووداوەکانی دوای ڕیفراندۆم یەک ڕووداوە و یەک پاکێجە جیا ناکرێتەوە. ئەوەی کە لە دوای ڕیفراندۆم و ڕوویداوە تاکو ئەگاتە ئەمڕۆ هەمووی دەرئەنجامی نەخێندنەوەی هەلومەرجی گۆڕاوی دنیا و تێنەگەیشتن بوو لە حەجمی قەزیەی کوردی لە ناوچەکەیە. ئەوەی کە ڕوو ئەدات لە دوای ڕیفراندۆمەوە تاکو ئەمڕۆ و ئەوەی کە بۆ داهاتوش ڕوو ئەدا بە بڕوای من هەمووی بە بێگومان هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ کاریگەریەکانی ڕیفراندۆم. کاتێک کە تۆ سەرکردایەتی سیاسی کورد بە دیاریکراویش لەو مەرحەلەیە کە پارتی دیموکراتی کوردستان هەژمونی خۆیان و توانای خۆیان و اقتصادی خۆیان و میدیای خۆیان خستبووە سەر پرۆسەکە، ئەوان بەرپرسیاریەکە من بەرامبەر بە کۆی ئەو ڕووداوانە کاتێک کە ئەوان ناتوانن بەهێمنی لە هەلومەرجی گۆڕاوی ناوچەکە تێبگەن بە بێگومان هەرچیەک ڕوئەدا دەبێ ئەوان پاسایی بۆ بێننەوە کە من بەش بە حاڵی خۆم پێم وایە دوجار ڕیفراندۆم ئەگەر سەرباری ئەوەی کە لە تەوقیتێکی خراپ شاکرا ئەگەر بەهێمنی هەمومان تەعاملمان بکردا لەگەڵ یەکە ئەگەر کەم و کورتێکیشمان هەبووە چارەسەرمان بکردا ئەکرا ئێستا کە هەمومان چوونێکیش شام دێنە بەر دەرئەنجامەکانی ڕیفراندۆم. بەڵام بەداخەوە کاتێک تۆ لەسەر بنەمای کار و کاردانەوەیەکی نادروست لەسەر بنەمایەکی حیزبی ئەتەوێ هەژمونی خۆت و ئەفکاری خۆت کە ئەفکارێکی هەڵەشە بیسەپێنیت بە بێگومان دەبێت چاوەڕێی کاردانەوەش بکەیت. بۆیە بە بێگومان ئەو ڕووداوانی کە لە کەرکووک ڕوویدا بەڵام بۆچی لە کاتی کاردانەوەکانە تۆمەتبار دروستکەی بۆ خۆت لە کاتێکا خۆت بەرپرسی کەیسەکە بوو بیت؟ لە ڕاستیە ئێمە بەرپرسی کەیسەکە نەبووین. مەبەستم پارتی دیموکراتی کوردستانە. بە بێگومان خۆتان نەزانن یعنی لە دوای ڕووداوەکانی سیویەکی ئابەوە بە بەردەوامی ئەم هێزا هەوڵی داوە دۆخێک دروست بکات تاوەکو ئەوەی کە لەلا شعوری کەوادری حیزبەکەی خۆیەتی بە جۆرێکی تر تۆزیفی بکات و دۆخێک دروست کات کە پەلی یەکێتی ڕابکێشێت بۆ ناو بارودۆخێک کە بە خەڵک بڵێ کە ئەم هێزا ڕاستە ئێمە لە سیوەکی ئاباخیانەتێکی گەورەمان کردو بەڵام ئەوتە یەکێتیش لە کەرکووک لە 16 ئۆکتۆبەرە کارێکی کردووە هاوشێوەی ڕووداوەکەی ئێمەیە کە من پێم وایە لە مێژووە ئەم جۆرە لە کار و کاردانەوە ناتوانێت دو ئامانجی خۆی بێنێتە دی. من پێم وایە دەبوو ئێساکە من تو لەم بەرنمەیە باسی خەباتی هاوبەشی یەکێتی و پارتیمان بکردایە باسی ئەومان بکردای کە ئەرکە هاوبەشەکانمان هێشتان بە تەواتی ناتوێتە دی نەک ئەم ڕۆژوە بگرین لە کۆمەڵێک ژاوەژاو کە من پێم وایە لەم ژاوەژاوەیە جگە لە لادانی تەرکیزی خەڵک لەسەر کێشە و مەشاکیلە ناوخۆیەکانمان هیچ ئامانجێکی تر نایەنێتە دی. ینی با من تۆ لە یەکتر بپرسین حاڵەتی نەفسی فەرمانبەرانی ئەم وڵاتی ئێمە ئەوەندە ئارامە تاوەکو ئێمە بەم جۆرە نائارامی بکەین؟ ئایا ئێمە لە دوو ڕۆژی ڕابردووە حکوومەتی هەرێم سەرۆکی حکوومەت و بەشی زۆری کاربەدەستانی برانی پارتی دروشمێکیان خیتابێکیان بە ئاراستەی هێورکردنەوەی حاڵەتی نەفسی فەرمانبەران و مامۆستایان و بازاڕی ئێمە و شەقامی ئێمە داوە تاوەکو ئێستا کە بەم جۆرە دوو ڕۆژە چوونێتە ناو ئەم چەلەحانی کار و کاردانەوەیەوە. من پێم وایە ئەمەی کە ڕوئەدا زۆر وازەحە هەوڵدانە بۆ لادانی تەرکیزی خەڵک لەو بارودۆخە دژواری کە ئێستاکە ئێوە لە ئەنجومەنی سەرکردایەتی لەناو پەیڕۆ و پرۆگرامی خۆتانە نەخشەڕێگایەکی فراوانتان هەیە بۆ 4 ساڵی داهاتوو تا کۆنگرا. لە نەخشەڕێگاکەی ئێوەدا چۆن تەماشای ناوچە کوردستانەکانی دەرەوە هەرێمی کوردستانەوە بە دیاریکراویش ئەم پرسە دەکرێت؟ خۆی مەسلەی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان ینی بەشێکە لە پرەنسیپەکانمان ینی ئەم کۆنگرێ و کۆنگرەکانی پێشووتریش و لە ڕابردووشە مەسلەی کەرکووک مەسلێکی ئەجگار گرنگ بۆ ئێمە چکە ئێمە دروشمەکەمانیا کەرکووک و خانەقینیان تاماوی ئەجەنگی ئەمە دروشمێکی مێژوویە و ئەمە لە خیتابەکانی جنابی مامجلال لە ئەم ناوچانە حزورێکی گەورەیان هەیە بۆیە ئەمانە پرەنسیپن و ڕێژەیەکی نەگۆڕن لە یەکێتی و یەکێتی پێی وایە کە تا ئەو کاتەی دوا ئامانجەکانی خەباتی نیشتیمانی و خەباتی نەتەوەییمان لەو ناوچانە دێتە دی
تاکو دو ئامانج دێتە دی ئەو منتیقانە ئێمە ناتوانین بڵێن خەڵکی کوردستان ئارام و ئێمە ناتوانین بڵین سلەیمانی و هەولێر و هەڵەبجە و بادینانیش لە کەناری ئارامیان. کوردستان یەک وڵاتە، هەمووشمان یەک خێزانین. کاتێک جەستەی یەکێک لە ئەندامانی خێزانەکە ئازارێکی هەبێت، ئازاری خێزانەکەیە. بۆی ئێمە بەش بە حاڵی خۆمان ئەفکارمان و تەسەوراتمان بۆ مەسلەی ناوچە کێشە لەسەرەکان، بۆ کەرکووک، بۆ ئەو ناوچانی کە بەگشتی پێوترێ مادەی 140 لا یەکێتی مەسلەی پرەنسیپ و مبادئە هیچ گۆڕانکاریکی بەسەرا ناتوە. بەڵام ڕەنگە قۆناغ زۆر جار حکم بدات بۆی کە تو چۆن تەعامل لەگەڵ ئەم پرسانەیە ئەەکەیت. هەندێک جار پێویستە تۆ بە شێوازێکی هێمن دوور لە بنەمای کار و کاردانەوە بە ڕەچاوکردنی ئەو بارودۆخەی تایت دەبێت خەبات بکەیت بۆ گەڕانەوەی. من پێم وایە لەم مەرحەلەی ئێستەیە ڕەواترین ئالیەت بۆ ئەوەی حزوری خۆمان لەو منتیقانە بەهێزکەین ئەوەیە کە یەکەم تەبابین، دومیان بۆ هەڵبژاردنەی کە قەرارە ئەنجام بدرێت لەو هەڵبژاردنەیە خەڵکی کوردستان بە یەک تیم و بە یەک ئەجندا و بە یەک خیتاب بچێتە ناو پرۆسەکەەوە بۆ ئەوەی ئێمە هەروەکو چۆن لە ڕابردووە 50 زائید یەکی کورسیەکانی ئەو ناوچانەمان بەدەستێناوە ئەم جارش بەدەستی بێنین. لە مەرحەلەیە پێویستە ئێمە وا تەعاملکەین وەکو یەکێتیش بڕوامان بەمەیە. پێمان وایە ئەوەی کە ئێستا ئەگوزەرێ لە کوردستانە تەواو پێچەوانی ئەو مەبادئانەیە کە خەڵکی کوردستان ئەیانەوێت دەرحەق بە کەرکووک و بەو ناوچانە. ئێمە زانین ئەو منتیقەیە پێویستی بەوەیە وەکو چۆن جەنابی مام جەلال ئەیوت تەعاملکردن لەگەڵ پرسی کەرکووک، تەعاملکردنی دکتۆرێکە لەسەر مێشکی ئینسانێک، یعنی تەعاملکردن ئەو نە تەعاملەکە هەستیارە ئەوەندە ناسکە. بۆیە بەم کار و کاردانەوەیە نەک ئامانجەکان نایەتە دی، بەڵکو ئامانجە بەدیهاتوەکانیش لە دەسەچێت. من بەش بە حاڵی خۆم پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕوئیای وازەحە و ئەجندای وازەحە پێمان وایە دەبێت سەرباری گرفتەکانمان، سەرباری کێشەکانمان کە پرسەکە هاتە سەر مەسلەی خانەقین، دووس، شەنگال، مەخمور، کەرکووک، هەموو ئەو ناوچانی کێشە لەسەرن دەبێت گرفتەکان وەلا بنین، هەوڵی بەدیهاتنی ئامانجە نیشتیمانی و ئامانجە نەتەوەیەتیکانمان بدەین. چکە ئێمە کەس ئەمە هەر تەنها بە یەک لایانی سیاسی دەکرێت یاخود دەبێت هەموو لایەنەکان هەمان تێڕوانینیان هەبێت. من پێم وایە هەتاکو ئەم تەوقیتە ڕوئیایەکی هاوبەش هەیە بۆ مەسلەی کەرکووک، یعنی با ئێمە هەموو هێزەکان نەبینە دەرەوە. بە تەنیا برانی پارتی لێکدانەوەیەکی جیاوازیان بۆ کەرکووک هەیە. پێیان وایە ئەوەی کە کەرکووکی داگیر کردووە حەشدی شەعبیە، بەڵام ئەوەی مەخمور و موسڵی داگیر کردووە پەپولەکانی بەهەشتن، یعنی جیاوازەکە ئەمەیە. وەکو یەکێتی هەواڵفەهمی چۆن تەماشای پرسی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستانەکەن بە یەک پاکێت یاخود ئاوا یەک تەماشانەکەن وەکو ڕێکەوتنی کە لە چەند ڕۆژی ڕابردووە بینیمان بۆ شەنگال کرا. ئەو بەخۆی ئێمە لە ڕاستیە ئەتوانم بڵێم بەشی زۆری هێزە سیاسیەکانی کوردستان ڕوئیایەکی هاوبەشیان هەیە بۆ قەزەی کەرکووک، وەیەکێتی وەکۆی هێزە سیاسیەکانی تر و ئێستاش بارەگایان هەیە و حزوریان هەیە لە کەرکووک. تەنها ئەوەی کە ڕوئیای وازەح نییە برانی پارتی دیموکراتی کوردستانەوە نەشیان شاردوێتەوە لە ڕاستی، ئامادەنین بۆ مەسلەی پارێزگا هاوکاری بکەن، ئامادەنین و تەنانەت لە دوا هەڵبژاردننی ئەنجومەنی نیشتیمانی عێراقیە بە ئیعازرابووە کوردی دانیشتووی کەرکووک کە بڵێن سەر بە تەنزیماتی برانی پارتی بۆ کە دەنگ بە لیستی کوردی بە قواری کوردی نەدرێت. عنی دەیان کادری پارتی هاتووە بە ئێمە وتووە وچێتی ئێمە پێمان وتراوە ئەمرمان پێکراوە، بەڵام ئێمە دەنگ بە هێزە کوردیەکانە دەین، یعنی دەیان کادریان هاتووە ئەمەی وتووە کە تەعمیمیان بۆ هاتووە کە ڕوبەڕووی مەسئولیت کراونەتەوە کە دەنگ بە قایمەی کوردی نەدەن. بۆیە من پێم وایە ڕوئیاکە تۆزێک ئالۆزە، ئێمە بە زۆر تەسعیدی نەکەین بارودۆخەکە بەداخەوە کە ئێمە چاوەڕێمانە کرد ئەو دروشمانی کە خۆیان هەیان بوو بۆ مەسلەی کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکان، ئەو دروشمانە ببێتە دروشمی هەمومان و کاری بۆ بکەین، نەک بە پێچوان و ئێستا کەشتی تر بەدی ئەەکەین. من بەش بە حاڵی خۆم پێم وایە ئێش و ئازارەکانی ناوچە کێشە لەسەرەکان چەندێکە بە ئەندازەی ئەوەش و زیاتریش سلەیمانی و هەولێر و دوهۆک و هەڵەبجە و بادیرانش بێ ئازار و بێکێشە نین. یعنی ئێمە 4 ساڵە خراپترین ڕۆژگارەکانی ژیانی فەرمانڕەواییمان بڕێ. هەواڵفەهمی ئەگەر جوابی ئەوم بدەیتەوە، ینی ئەگەر لە پرسێکە لایەنێکی سیاسی سەرکەوتو نەبوو ئەکرێ بەم جۆرە کاردانەوە دروست بکات کە بەشێکی زۆری خاکی کوردستان لە دەست بدات لەبەرەوەی پرسە سەرەکیەکەی شکستیە ناوە. ئەزانی خۆی ئێمە لە مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازی خەڵکی کوردستانە
پەرچەکردداری وامان زۆر بینیوە بەداخەوە یعنی ئیتر ئەمە بۆتە بەشێک لە کەلتوری ئێمە و یەکەم جار نییە ڕووداوی لەم جۆرە ڕوو ئەداتوە پەرچەکردداری لەم جۆرە دروست دەبێت بەداخەوە ئەمە ڕاست نییەوە ئەمە بڕیارێکی تەندروست نییە بەڵام دوجاری ترەمە بەتە بەشێک لە شخصیەتی معنەوی مێژووی ئێمە یعنی دەبوو مەسلەی کەرکووک و مەسلەی ئەو ناوچانی کە بە درێژایی مێژوو ئێمە لە پێناویە خەباتەکەین و لە پێناویە شێوازەکانی خەبات ئاڵوگۆڕ بەسەرادێنین دەبوو ئەمە گەورەتر بێت لە هەموو ئاعتیبارێکی تر بەڵام کاتێک هێزێکی سیاسی کە دێ بە جۆرێکی تر بە تاکتیک یان لە پێناوی بەدیهاتنی هەندێک ئامانجی حیزبی تەسکی خۆیان بە شێوازێکی تەعاملەکە من پێم وایە ئەمە هەنگاوێکی خراپە و ئەمە نەتەوەکەمان زەرری لێ ئەکا خۆ بەدبەختێکە بۆ نەتەوەکەمانە بۆ هێزێکی دیاریکراو نییە خەڵکی کەرکووک لە دوای ڕووداوەکانی ڕیفراندۆم دەنگیان بێشێتی دایەوە یعنی خۆی ئەمە لە کەرکووک ڕاستە لە ڕووی سەربازیەوە پاشەکشەمان کردو بیریشمان نەچێت ئەوەی کە لە کەرکووک ڕوویدا لە ڕووی سەربازیەوە لە سیانزەی حوتی 2016 ڕێککەوتنیەکی کۆنکرێتی بوو لە بینی جەنابی کاک مەسعود و لە بینی نوێنەری وەزارەتی بەرگری ئەمریکا و عەبادیە بۆ ئەوەی کە لە دوای ڕووداوەکان هێز باشەکشە پێ بکەن یعنی ئەمە زۆر بۆ وازحێن ڕێککەوت نەکراوە هەموو دنیا ئەزانێت دەمە شتێکی شاراوە نەبووە بەڵام بۆچی بەم جۆرە دیزە بەدەم خۆنەکرا ئەمیان بابەتێکی ترە کە ڕەنگە لیژنەیەکی هەبێت لە ڕووی مەوزوعیەوە بتوانێت بە ئارامی لێدانی بۆ بکات ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس بۆ تۆش کە لەم ڕووماڵە لەگەڵماندا بوویت بەردەوامە بین لەگەڵماندا بمێنەوە تۆ من جوانەمەی وڵات ئەوە چارە نووسمەوە تەنها شاخ و شەهید و نانواوت تەنها شاخ و شەهید و نانواوت هەر ڕەژن و خۆشەویستان هەر لەم ڕووماڵە تایبەتەدا هەواڵ مەلاکەریم شکورەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانیشم لەگەڵدای هەواڵ مەلاکەریم ئێواری تۆش باش لە دوای 3 ساڵ چۆن خوێندنەوە بۆ ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر دەکەن و بە تایبەت لە خورمات و بارودۆخ چۆنە ئێستا طبعا بەداخەوە ئەوەی لە 16 ئۆکتۆبەرە لە ناوچە کێشە لە سەرەکان ڕوویدا بە تایبەتی لە خورمات و بەردەوام لە هەموو ئەحداسەکانە سەری ڕم بووە بەردەوام لە هەر کێشەیەکە کە هات بێتە پێش خورمات و زەربەی قورسی بەرکەوتووە بەداخەوە لێرەش خورمات و لە شوێنەکانی تر جیاواز بوو خۆشبەختانە بەشێک لە قیادەی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان توانی خانەقین و ناوچەکانی تر و کەرکووکیش لەوە ڕزگار بکات کە کاول بکرێ خورمات و هەندێک حاڵەتەکەی جیاواز بوو لە شوێنەکانی تر ئەوش ئەوە بوو بەداخەوە ئێمە لە ڕابردووە لەگەڵ پێکاتەیەک لە پێکاتەکانی ئەو شارە هەندێک کرژی و ئاڵۆزی لە نێوانمانە ڕوویدا بوو و خورمات و شارێکی بچووکە لە نەتیجەی ئەوانە ئێمە زەرەرزیانی گەورە بەر ئەو شارە کەوت ئێمە هێزەکانی ئەوەی لە دەرەوەی شار بوو لە منطقەی سلێمانبەگ و ئەوانەی لە دەرەوەی شار بوون بەرگریان کرد بۆ ئەوەی هێزی بەرامبەر نەیەتە ناو شار و ئێمەش لە ناو مەڵبەنداوە مەقڕی حیزبی شوعیش لە تەنیشتی ئێمە بوو بە هەمان شێوە لە ناو مەڵبەندا هەمومان پێکەوە دیفاعمان لەوە کرد کە ئەو هێزە نەیەت بەڵام دیار بوو شەڕی ئەمجارە جیاواز بوو لە شەڕەکانی تر و هێرشی ئەمجارە هێزەکە هێزێکی تەواو شارەزا و هێزێکی پرچەک و ئەوانە بوو بۆیە جیاواز بوو لە شەڕەکانی تروە تا بەیانێکی ئێمە شەڕمان کرد دواتریش لە کشانەوەماندا کۆمەڵێک چکە ئەو منطقەی کە ئێمە لێین یا ئەو شوێنەی کە مەقڕی مەڵبەندی حەمرینی لێبوو 2 کیلۆمەترێک ئەکەوێتە سنتەری منطقە تورکمانیەکان تەنها جادەکە بەدەست ئێمە بوو تا ئەگەینە منطقە کوردیەکان بۆیە لە کشانەوەمانە ئێمە 4 شەهیدماندا و
چەند پێشمەرگەیەکمان لەسەر بینایەک بوو کە نەمانتوانی شوێنەکە هی ئەوە بوو دۆشکەیەکیان لەسەر بۆ ڕزگاریان بکەین ئەمانە هەمووی وای کرد لە ڕاستیە زەرمان هەبێ و خەڵکی خورماتوش کەوتنە بەر هێرش و پەلاماردانی هێزی بەرامبەر خەڵکی خورمات و زەرری گەورەیان کرد لە ڕاستیە لەو هەواڵ مەلاکەریم ئەوەی لە خورمات و ڕوویدا کێلەی بەرپرسەوە بە تایبەت ئێستا دەبینی خورمات و نەئاوەدان کراوەتەوە نەبەشێکی زۆری ئاوارەکانیش گەڕاونەتەوە ئەوەی لە خورمات و ڕوویدا لە ڕاستیە من لە ناو حەدەسەکانە هەمووی بووم لە سەرەتاوە ئەوە دەرەنجامی ڕیفراندۆم بوو ئمە زۆر هەوڵماندا و کۆبنەوەش کرا پێش ئەو حەدەسانە و پێش ئەنجامدانی ڕیفراندۆم ڕێی ئێمەش گیرا من لە بیرمە ڕۆژێک واک مەڵبەندی ناوچە کێشە لە سەرەکان ئێمە لە کەرکوو کۆبووینەوە و ڕێی خۆمانماندا لەسەرەوەی کە ڕیفراندۆم زەرری گەورە بە ئێمە ئەگەیەنێەوە لە خورمات و بەڕاستی پێشبینی ئەوەمانە کرد کە ئەوەی کە ڕوویدا پێشبینی لەوە زیاتریشمانە کرد بۆ ئێمە ڕێی خۆمانمانداوە ئەوە نەتیجەی ڕیفراندۆمە ئەوە دەرەنجامی ڕیفراندۆمە کە ناوچەکان ئێمەی تووشی ئەو بارە خراپە کرد وەکوتم ئێمە پێشتر ڕێی خۆمانمان لەسەر ئەوانەدا بوو بەداخەوە یعنی دیارە لایەنی پارتی زۆر سوور بوون لەسەرەوەی کە ڕیفراندۆم بکرێ لەگەڵەوەی کە نازەمینەی ناوخۆیی لە هەموو ڕوویەکانەوە و نەزەمینەی ئەقلیمی و نێودەوڵەتی ئەوانە هەبوو بە ئاشکراش دەوڵەتەکانی دەوروبەر و هەندێک لە دەوڵەتەکانی دۆستی کوردیش بە ئاشکرا پێیان ئەوتین کە ڕیفراندۆم ئەنجامەکەی خراپە بێ بۆ ئێوە و پێیان ڕاگەیاندین تا ئەو ڕۆژەش کە کۆبنەوەی دۆکان کرا باشکرا پێیان وتین لەگەڵ ئەوەی کە ئێمە هێزی خۆمان ئەناسی ئەمانزانی هێزی خۆمان چەنە و هێزی بەرامبەرش هەر بە ئاشکرا بەڕاستی غورفەی ئۆپەراسیۆن دروست کرابوو لە نێوان عێراق و ئێران و تورکیا ئەوانە لەگەڵ ئەوە شاکە ئەوانەشمان نەزانی بەداخەوە سوور بوون لەسەرەوەی ڕیفراندۆم کرێەوە ئەوە نەتیجەی ڕیفراندۆم بوو ئەوە دەرەنجامی ڕیفراندۆم بوو کە لە خورمات هەواڵ مەلاکەریم بابەتی ئاوادانکردنەوە گەڕانەوەی ئاوارەکانی خورمات و بە شوێ گەیشتووە تا ئێستا ئاوادانکردنەوە ئەگەر یەکێک خەڵکی خورمات و بێت خورمات و ببینێ ئەبینێت چی کاولکاریەکە لەوێ 98 خان و سەقفەکەی لە ئەرزایە تەخت کرا خۆشبەختانە لە شوێنەکان تر ئەمە ڕووی نەدا لەوێ 340 خان و بە تەواوی سوتێنرا کاولکاریە ئەوە لەوێ بازار و دوکان و مەطعەم و کارگەی چەولم و کارگەی بلۆک و ئەوانە هەمووی تاڵان کرا و دزرا من بەداخەوە تا ئێستاش ینی حکوومەتی هەرێمی کوردستان پارە بۆ هەندێک جێگا سەرفەکە کە کارەساتی سروشتی ئەوانە لێ ڕوویداوە بەڵام تا ئێستا وەفدێکی حکوومەتی هەرێمی کوردستان ناتوە وەزعی خورمات و ببینێت جگە لەوەی کە بڵێن شەید بوونی خەڵک و خەڵک لە ڕووی نەفسیەوە لەوێ شکاوەوە دۆخی خەڵک خراپە بەڵام خەڵک زەرەرزیانی گەورەی کردووە ئەوێ پێویستی بەوەیە قەرەبوو بکرێتەوە یعنیەوە تو تەسەوری ئەوە بکە کەسێک کە تەمەنی نزیکەی 6 ساڵ یا 6 ساڵ بەسەرەوە بێ خانوویەک دروست بکات بڕۆخێنێت خانۆکەی سەقفی لە ئەرزا بێ کۆڵان هەیە دە خانووی تایە تەخت کراوە سەقفەکەی لە ئەرزایە ئەمە بەڕاستی کارەساتە ینی حکوومەتی هەرێمی کوردستان قیادەی سیاسی کورد ئەبێ بیرێ لەو شارە بکاتەوە هەواڵ مەلاکەریم لەگەڵ ئەوانەی کە ئاماژەت پێدان و هەواڵانی دیکەش لە ڕووماڵەکە ئاماژان پێت کرد ئەمێ بە کورتی وەڵامی ئەوم بدەیتەوە پرسی نەتەوەیی لە ناوچە کوردستانەکانی دەروی هەرێمی کوردستان پاشەکشەی کردووە ئێمە ئەگەر لە خورماتووە لە ناوچەکانی تریش بەڵێ ینی بەڕاستی وەکو باسمان کرد لە دەرەنجامی ڕیفراندۆمە پرسی نەتەوەی پاشەکشەی کردووە لە خورماتوو ئێمە کۆمەڵێک فەرمانگەی حکومی لە لای ئێمە بوو ئێستا دوو یا سێ فەرمانگەی حکومی کە لە فەرمانگەکان کە ئەهمیەتی ئەو تۆیان نییە لە لای ئێمەیە باری دەرونی خەڵک زۆر خراپە لە ڕاستیە ینی هەندێک کۆبنەوە کرێت لە قایمقامەت و لە شوێنەکانی تر حزوری کوردی تیانە ئەگەر ئێمە باس خورمات بکەین ئەکی لە شوێنەکان تری جوایە من معلوماتی ئەومای لە کەرکووکیش بامان شێوە دەیان فەرمانگەی گرنگ بەدەست کوردەوە بووە ئێستا بەدەست کوردەوە نییە بەڵێ لایەنی نەتەوەی لەوێ پاشەکشەی کردووە ئەکید هەواڵ مەلاکەریم شکور ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس بۆ تۆش لەم ڕووماڵە لەگەڵماندا بوویت ئێوەش خواتان لەگەڵ شعرێکم بۆ باوکم داناوە هۆ خەڵکی نەجێوەکو من ئەزانێ باوەشی باوک چەند شیرینە هۆ خەڵکینە هۆ خەڵکینە دوای باوکشیانە مژین و گرینە هۆشەی جەماڵ لەو ڕۆژەی تۆرەشی لە ماڵ هەمیشە فرمێزێک میوانە شیرینیمان لەو بێتە زاڵ بەڵام باوکە
کە تۆ قوربانی غەماتی ڕاجی کوردستانی سەرمان مەرزە بەقەت باواچی و هەی بە سوڵتانی بەخەمی تۆ